لە یەکەم هەواڵی ئەمڕۆمان کە لە دوای زیاتر لە 38 ساڵ تابلۆیەکی هونەرمەند سمکۆ ئەحمەد ئەگەڕێنرێتەوە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە. دوای زیاتر لە 38 ساڵ یەکێک لە تابلۆکانی هونەرمەند سمکۆ ئەحمەد کە گوزارش لە تاوانی جینۆسایدی هەڵەبجە دەکات لەسەر قوماشی یەکێک لە خێمەکانی نێو ئوردوگاکانی ئێران کە هەڵەبجەیەکانی تێدا ئاوارە بوون نەخشێنراوە. دواتر لە وڵاتی یابان لە نێو یەکێک لە مۆزەخانەکانی ئەو وڵاتە چەندین ساڵە نمایش کرابوو و بەشداری چەندین پێشەنگای تایبەت و گشتی پێکراوە لە وڵاتانی جیهان. ئێستا ئەو تابلۆ هونەریە گەڕێنراوەتەوە شاری هەڵەبجە و لە مۆنۆمنتی هەڵەبجە نمایش کراوە. سمکۆ ئەحمەد یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکانی کورد و لە شاری سلێمانی لەدایک بووە، ئێستا لە وڵاتی یابان دەژی. خاوەنی چەندین پێشەنگای تایبەتە بەخۆی جگە لە نووسینی چوار کتێبی هونەری. بەڵێ کاک سمکۆ ئەحمەد یەکێکە لە فیگەرە تایبەتەکانی بواری هونەر لە ساڵی 1990 چۆتە وڵاتی یابان دەژی و ئەم وێنەی لە ساڵی 1970 دروست کردووە کە کاتی چێمارانکردنی شاری هەڵەبجە ڕووداوە بەشێک لە کەسوکاری بە تایبەتی مامەی کە و خۆیەتی مامە عەلیم لە شاری هەڵەبجە وەفاتی کردووە. پێی خۆش بووە ڕۆحی خۆی لە تابلۆیەکە بنەخشێنێ بۆ شاری هەڵەبجە کە ئەو تابلۆ لێبەرەم هاتووە لەو ساڵە و پاراستوێتی و ئەم تابلۆ لەگەڵ تابلۆکانی دیکەی بەڕێز و هونەرمەندا لە چەندین پێشەنگای نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپی و یابان و وڵاتانە بەشداری کردووە و چەندین خەڵاتی تایبەتی لەسەر تابلۆکانی بەدەستهێناوە. وەک خۆی وتی پێم خۆشە کۆتاوی ویزگەی تابلۆکەم مۆنومنتی شەهیدانی چێمارانکردنی شاری هەڵەبجە و خاچی هەڵەبجە و هەڵەبجە بێ. پەیوەندی بە منەوە کردووتی ئەگەر ڕێگەم بدەن تابلۆکەم لێ نمایش کرێ. دوای ئەوەی کە تابلۆکەی بۆ ناردم و سێرم کرد کە تایبەتمەندی باشی هەڵەبجەی تێدایە بە سنگ پراوانی و سوپاسم کرد و پێم خۆش بوو بەڵێنەوەم پێدا کە من تابلۆکەی لە مۆنومنتی هەڵەبجە جێگا بکەمەوە. ماوەی 25 شەوێکە بێم تابلۆ بەڕێوەیە تاو گەشتە شاری هەڵەبجە دوێنێ شەو ئێمە پێشوازیمان لێ کردو ئێستا لە بەرچاوی کامێرەی بەڕێستانە دامانەوە لە ناو مۆنومنتی هەڵەبجە نمایشمان کردووە. جێگەی دەستخۆشیە ئەم کارێکە لە ڕابردوو کردو بۆ شاری هەڵەبجە ومێد دەکەین هەموو هونەرمەندان بایەغ بە هونەر بدەن چونکە هونەر کایەکی بەرزی جیهانیە و دەتوانین لە ڕێگەی هونەرەوە هەڵەبجە بە دنیا بناسێنرێ و ئەم تابلۆیش گەشتی تایبەتی لە وڵاتانی جیهان کردو خەڵکی زیاد ناسیوێتی لە ڕێم تابلۆ هەڵەبجەیان ناسیوە. بەڵام وەک خۆی وتی پێم خۆشە کۆتای ویزگەی تابلۆکەم تەمەین لە مۆنومنتی هەڵەبجە بەسەر بەرێ.